قۆناغی دەرەبەگایەتیدا لە قۆناغی سەرمایەداری و تا دەگاتە مۆدێرنیتەی سەرمایەداریش سیستەمی دەوڵەتگەرا، سیستەمی قازانجپەرست، سیستەمی بەرژەوەندی خواست هێندەی تر پەرەی داوە بە ئەو سیاسەت و پەرەی داوە بەو پلانانەی کە زیاتر مرۆڤ لە مرۆڤ دا ببڕێ، مرۆڤ لە کۆمەڵایەتی بووندا ببڕێ، هاوکات مرۆڤ لە ژینگەدا ببڕێ. مرۆڤ دەتوانێت بە سەدان و بە هەزاران ڕێوڕێباز و شێوازی قڕێژی سیستەمی دەوڵەتگەرا باس بکات کە وای لە مرۆڤ کردووە، وای لە تاکەکان کردووە کە دابڕانێک لە نێوانیاندا دروست ببێت لە نێوان مرۆڤ و ژینگەدا. ئەم دابڕانە کەلێنێکی زۆر گەورەی دروست کردووە کە تەنانەت گەیشتوتە ئاستێکی وا کە مرۆڤەکان بەڕاستی درکێکی ڕۆحی یاخود درکێکی زهنی یاخود درکێکی ئەخلاقی، درگێکی نەریتی، درکێکی بەهاییان بە ژینگەوە نەماوە. نامۆبوونێکی زۆر سەیر و سەمەرە هەیە. ئەم نامۆبوونە، ئەم کەلێنە گەورەیە کە لە نێوان مرۆڤ و ژینگەدا دروست بووە، تەنانەت ڕنگدانەوەی داوە نەک لە نێو ئەو عەقڵیەت و زهنیەتەی کە دژە ژینگەیە و دەسەڵاتخوازە و دەوڵەتگەرایە و دژە مرۆڤە، بەڵکو لە نێو ئەو ڕەوتانەی کە خۆشیان بە ڕەوتی سیاسی، بە ڕەوتی ئیمانداری، بە ڕەوتی سۆسیالیزمی بینیوە کە گوایە ئەیانوێ مرۆڤایەتی لە چەوسانەوە ڕزگار بکەن، مرۆڤایەتی لە ستەم و لە زوڵم و یەکسانی و لە ئازادی و لە نائاشتی و لە نازانم چی ڕزگار بکەن. ئەم ڕەوتانەش لە مێژوودا کاتێک پەنایان بردۆتە بەر فکر و هزر و تێزێک کە شۆڕشی پێ بکەن، شۆڕشی کۆمەڵایەتی پێ بکەن، شۆڕشی ئاینی پێ بکەن، شۆڕشی سۆسیالیستی پێ بکەن، تاویان نەداوەتە مەسەلەی ژینگە و ژینگە پارێزی و یاخود ڕۆڵێکی ئەو تۆیان نەبووە لە پێشخستنی هۆشیاری ژینگەییدا. ئەمە لە کاتێکدا بەڕای من هەر شۆڕشێک چ سۆسیالیستی بێ، چ ئاینی بێ، چ کۆمەڵایەتی بێ، چ نەریتی بێ، ئەو شۆڕشەکە هۆشیاری ژینگەیی نەکات بە قەد و باڵای مرۆڤدا، هۆشیاری ژینگەیی نەکاتە زهنیەتێک مرۆڤەکانی پێپەروەردەکا پێگۆش بکات، دواتر دەرەنجام ئەو شۆڕشە چ ناوێک لە خۆی ئەنێ دەرەنجام دەکەوێتەوە خزمەت ئەو سیستەمە دەوڵەتگەرایی کە کودێتای بەسەر مرۆڤ و بەسەر ئەخلاق و بەسەر ژینگەشدا کردووە.